بەوتەی پۆلیسی کەرکوک لە ماوەی یەک هەفتەدا 6 مێرمنداڵ لە گەڕێکی پەنجعلی شاری کەرکوک فڕێندراون کە سوکاریشان باس لەوە دەکەن کە پاش فڕاندنی مێرمنداڵەکانیان ئەشکەنجە دراون و دوچەند کاتژمێرێکش لە شوێنێکی جیاواز لە شوێنی فڕاندنەکەیان ئازاد کراون. دوان لە مێرمنداڵە فڕێنراوەکان باوکیان پێشمەرگەیە و فڕێنەرەکانش پیان وتون کە دەبێت باوکیان واز لە پێشمەرگایەتی بهێنن. لە مەکتەب دەرچووم لای مەعمەل قیرەکە سەعات 4:30 سیارێ بەقەت مەوەستادای لە پێم تەکان و دوو پیاو دەرچوون منیان کردە ناو سیارەکە و دوو مناڵتریشی تیا بوو سیارەکە دوو مناڵتری تیا بوو منیانش بێهۆش کرد دوایی لای لەو چەمە فڕەمیاندا بوو مناڵای کردە سەر شەمە. دەفتەرێکم بیر بوو لە ماڵ چوم دەفتەرەکەمدا دەست جامتاکەمدا دەست برادێکم وتمە چوم دەفتەرەکانم دەبوو لای مزگەوتەکە کۆڵانێ بوو مۆنی کاکە هەوە لێوەستا بوو وەڵام منش دامەتە چاوڕێک لە دواوە گرمیان و برمیان بەس هێشتان ینی بین بێوەش و شتیان دەمەمداناتر ئاگام لێ نەبوو بەزێک جا چاوم کرد و چم کردە 3 نەفەرن عەرەبێک و 2 کوردن. کە سوکاری فڕێنراوەکان سکاڵای یاساییان تۆمار کردووە و پۆلیسیش ڕووداوەکە بۆ کێشەی کۆمەڵایەتی دەگەڕێنێتەوە و ئەوە ڕەت دەکاتەوە کە فڕاندنی ئەو مێرمنداڵانە پەیوەندی بە گروپی چەکدارانەوە هەبێت. لە پەنجعلی حاڵەتەشی ناشاز ڕووی داوە کە بێ ئێمەکە بە گوایە منداڵیشی ڕفاندووە و دوو منداڵی ڕفاندووە و گوایە تادیدی کە سوکاری کردووە کە واز لە پێشمەرگایەتی بێنێم دڵنیای خەڵکەکەینەوە کە شتەوان نیە ئەسڵی هیچ ڕەبتێکی بە سیاسەتو نیە تەنها کێشەیەکی کۆمەڵایەتی ئێمە تاقیقمان کردووە لە مۆزوعەکە و گەیشتونە نەتیجەی ئەو پەڕی نەتیجە کە هیچ ڕەبتی بە سیاسەتەوە نییە. بەپێی ئامارەکانی پۆلیسی کەرکوک لە ماوەی 9 مانگدا 13 حاڵەتی فڕاندن لەناو شاری کەرکوک تۆمار کراون. ئەو ڕێژەیەش بەراورد بە 9 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو بە ئاسێکی بەرچاو زیادی کردووە. پۆلیسی نەهێشتنی تاوانش دەڵێت بەشێک لەو حاڵەتانە پەیوەندیان بە کێشەی کۆمەڵایەتیەوە هەبووە. ئۆژین جۆڵە NRT کەرکوک.